بەناوی خۆی بەخشندەی میهرەبان کاڵە ڕێناسم ڕایەڵەتان پێشکەش دەکەم ڕێڵی ئەمڕۆ تایبەت دەبێت بە گرفتی دانەمەزراندنی سەیەکەمەکانی زانکۆ پەیمانگەکانی هەرێمی کوردستان. دیارە واشانی باسە دوو مانگ بەر لە ئێستا گردبوونەوەیان کرد و کۆنگرەیەکی ڕۆژنامەوەیان ئەنجامدا سەبارەت بەو کێشەوگیر و گرفتارەیەوە بەدەمە نەهاتنی لانی پەیوەندیدار و وەزارەتی خوێندنی باڵا حکوومەتی هەرێمی کوردستان بەدەمەوەی کە ئەوان بڕیاریاندا بوو کە دایان بمەزرێن بۆیە ئەمە ڕاڵێ ئەمڕۆیە بە میوانداری زۆر بەڕێز کاکزانا محەممەد یەکێک لە سەیەکەمەکانی زانکۆ پەیمانگەکانی هەرێمی کوردستان بەخێر هاتی کاکزانا خۆ دەزانین دوو مانگ وەر لە ئێستا خۆتان جارێکی دیکە گردبوونەوەتان کرد و کۆنگرەیەکتان ئەنجامدا لە کۆنگرەکەدا ئاماژەتان بۆ کرد ئەگەر وەڵامتان نێنەوە ڕێکاری ترەگر نەبەر و هەڵوێستی ترتانە بێ و هەڵوێستەکەتان چییە جگە لەو کۆنگەر ڕۆژنامەوەی ئەمڕۆ ئەنجامتاندا؟ سپاس بۆ میوانداریتان وەکو خۆت ئاماژەت پێیا کە دوو مانگ لەو پێش لە سلێمانی کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیمان ئەنجامدا و هەر لێوێ ژوتمان هەڵوێستی ترمانە بێت دواتر چەند جارێک خۆپیشاندانمان بردە بەردەم ئەنجومەنی وەزیران لە هەولێر ئەوە بوو بەداخەوە جاری یەکەم کەسانی سلێمانی نەمانتوانی بگەینە ناو هەولێر لەبەرەوەی لە سنووری دێگەڵا ڕێگریمان لێکرا کە ئەوەیان زۆر ناخۆشتر بوو لەوەی کە خۆپیشاندانەکەمان نەکرد کە وەکو تاکێکی کورد نەماتوانین بچینە شارێکی کوردی خۆمانەوە و بۆ جاری تر بە ڕێگەی جیاواز خۆمانگەیاندا هەولێر بۆی ڕێگریمان لێ نەگرێ و خۆپیشاندانمان ئەنجامدا و کۆمەڵێک چەند نوێنەرێکمان چوونە ژوور و وعد و عودیان پێدرا بەڕاستی چی وەکو خۆی دەرنەچوو یەکێک لەوانە ئەو وعدانە بوو کە پێمان درا ناوەکانمان بەرزکراوەوە بۆ ئەنجومەنی ڕاژەی عێراق ئەو بوو چەند نوێنەرێکمان یەکیان لەوانە خودی خۆم لەگەڵ چەند هاوڕێیەکی تر ڕۆشتینە بەغا چونە ئەنجومەنی ڕاژەی عێراق و چونە وەزارەتی دارایی عێراق بەداداچوونماکەم کە ناوەکان بێ شوێ نەچوتە ناوتیشیان ئەگەر ئەو شتانێژ بێتە ئێرە و مافی پەیوەندی بێمە نیە بێ هەرێم خۆی داتان مەزرێن لە کۆنگرە ڕۆژنامەوانێکی ئەمڕۆ چی نوێتانەوە دووە چ زانیارێکی نوێتان لایە سەبارەت بە خۆتان جگە لەمانی کە باس کرد بۆ چی نوێ داوا بەداخەوە ئێمە حەزمانە کرد ئەمڕۆ ئەم کۆنگرە ڕۆژنامەوانیەکە ئەنجامانە وەکو یەکەمەکان حەزمانە کرد ئەمڕۆ کۆنگرەیەکی ڕۆژنامانی بەستین بە گوڵ و بەشینی پێشوازی لەو خوێندکارە تازانە بکەین کە زانکۆلای ئەمڕۆ نایاناتەوە و کە ئێمە ئیشەکانیان لەگەڵا ڕایکەین بەداخەوە کە دیسانەوە وەکو هەموو کات لەم وڵاتەیە کۆنگرە ڕۆژنامەوانیمان کرد بۆ بزانین کەیسی یەکەمەکان چی لێ هاتووە ئەمڕۆ دوو تەوەرمان هەبوو لە کەیسەکەیە لە کۆنگرەکەیە تەوەری یەکەم ئەوە وەڵامدانەوەی کەیسەکەمان بووی سەیەکەمەکان و کە ئیتر لۆ زیاتر تحملمان نەماوە جوابێکی سەختی زەمەنیمان بنەوە کە کەی ئەکرێت نەگەمە هەموو دەستی کتاب کاریە وەکو ئاگادارین کەیسی دومیشیان ئەوە بوو کە بەڕاستی بەداخەوە گەندەڵیەک و فەزاحەتێکی زۆر گەورە لە گرێبەستی وانەبێژان کراوە لە زانکۆی ڕاپەڕین بۆ نمونە و زانکۆکانی تری کوردستان هەرمی کە بە بەڵگەوە هەموویمان لایە ینی چۆنە ئەوەمان بۆ باس بکە ینی چۆنە بۆ نمەیسەوە خۆتان ڕاگەانکان تاکیدم دوور نزیک ئاگاتان لێ و بڵاو کراوەتەوە هەمووی بە بەڵگەوە کەس ینی 300 تقریبا 92 کەس هەر بە ناشایستە و ناڕەوایی کە ئەسڵەن ئەمانە پەیوەندیان بە زانکۆکانەوە نییە و زانکۆیان هەر نەدیوە هەنێکیان هیانە هەر ئیخساسی هیانە دوبلۆمی هێو چۆتە بەکالۆریز لێکریانە بەگرێبەست ئەمانە هەمووی بە خزم و خزمیانە کراوە ینی بەرپرسی زانکۆی وا هەیە 30 بۆ 40 کەسی بەس بۆ خۆی تاعین کردووە هەمووی خزم کە سوکاری خۆی بەرپرسی وا هەیە خێزانی خۆی بردووە بەرپرسی وا هەیە هاوڕێ خۆی برادری خۆی بە شخصی بردو و کردویان بەگرێ بەس ئەمە تەنها ئەم شتە بووی ڕاستکەینەوە ئەمە تەنها بەس لە زانکۆی ڕاپەڕین ئەمە ڕووی نایەوە لە هەموو زانکۆکانی کوردستان بە زانکۆی دهۆک و زاخۆ و هەولێر و هەموو زانکۆکانی تریشەوە چونکە ئێستا بتێنێتەوە تەرکیزەکە لەسەر زانکۆی ڕاپەڕینە ئەمەش تەنهات بە بۆنیەوەی کە کۆمەڵێک کەس تەرکیزیان بەدەسەر ئەوەیە ئەوانی تریان وەلانەوە ئینە ئەوانی تریش وەکو زانکۆی ڕاپەڕینەوە باشە کاکزانە لە کاتێکدا تو ئاماژە بەواکەی کە بەشێکی لەو کەسانەی کە بە نەشایستە خراونەتە ئەو جێگەیەوە هیچ پەیوەندیەکیان بە بۆ منە بەشەکەەوە نییە هیچ زانیارێکیان لەسەر بەشەکانی ئەوە ئەکادیمی نین زانستیانە و بەشیان نەخوێند و ئایا ئەمە کاریگەری ناکاتە سەر ئەو خوێندکارانەی کە ئەوان وانیان پێ بڵێن یان لە ژێردەستی ئەوانە پەروەردە بن و لە ئایندەیە بێنە ئەم هەرێمەوە بێت چی بگوزارێ چۆن کاریگەری نییە کەسێک هێش احترامن بۆ هەموو پیشەیەک ئەمە قسەمان لەسەری پیشەیەک نییە بەڵام کەسی شایستە بۆ شوێنی شیا ئەبێ لەو شوێنی خۆیان کە پسپۆڕی هەیە دەست بێتەوە کەسمان هەیە شۆفێرە کریانە بە گرێبەست لە ناو زانکۆکانە ئەم کەسە نازان بەس عیلمێک و زانیاریە خوێندکاری ئەم خوێندکارانی کە ئەچنە بەردەستی چ عیلمێکیان پێ و دوای دوو ڕۆژتر ئەم خوێندکارانە چ عیلمێک وەرەگرن و ئەی بەخشن و دواتر بە جیلی داهاتووتر بەداخەوە ئەمە تەئسیری ئەبێ لەسەر جیل بە دوای جیل ئەگەر ئەم گەندەڵی و ئەم
بێڕێزەی کە ئێستا بە شکۆی زانکۆ پەیمانگاکارن کرد. باشە کاکزانە ساڵانە لە هەرێمی کوردستان بە هەزارەها دەرچووی دانەمەزراومان هەیە و نەبوونی دامەزراندن و هەلی کار ئەمانە بەرەو چۆمانە بات. بەڕاستی ئەوەی کە هەمومان ئەیزانین ئەوەی کە ئەمان بەتەمان و ئەوەی کە ئێمە نیەتیان نەخوێنین و نیەتی ئەمان زۆر وازەح دیارە یا ئەوە تا یانەوەی هەموو چینی خوێنەوار نێڵ و خوێندن لە وڵاتەیە پڕ بکەن لەبەر ئەوان پێویستیان بە سلکێکی ترە ئەگەر ئابم شێوە بەردەوام بێت دیارە ئەوان ساڵ بە ساڵ ئەزمون بە ئەزمموی خۆیان مێژوی خۆیان دووباراکەن و هەمان غەڵەت هەنگاوە نێنەوە بەردەوام ئەوە وەکو بینیمان لە هەڵبژاردنەکانە دڵنیانەکان چی لێ هاو ئەگەر ساڵ بە ساڵ ئاوا بڕە ئەم چینە ئەوەی تر تووڕابن لێیان ئەم چینی خوێنەوارەکان ئەوەی تر بێباکە بن لەم دوو دەسەڵاتە بەڕای من وا باشترە بیر بکەنەوە ئیتر بەسە وابزانم چەندین ساڵەوە چەند ساڵە ئیتر هەر بەم ئەزمونای ئاڕن بم ئەزمونە ڕێنتر وابزانم پێویستەکە یەک تۆ بیر بکەنەوە ئەم دوو دەسەڵاتدارە بیگۆڕنم بابەتە. پێت وایە ئەم دۆخەی کە ئێستا گوزەرێ لە نێوان خوێندکارەکانەوە بەڕێستان و هەزارهای وەکو ئێوە ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێ لە چەند ساڵی ئایندەیە پێ وانە بەڕووی هەمومان بتەقێتەوە پێشەوەی دەست بە بەرنامەکە بکەین هەنێک نمونەمان باس کرد ئەگەر هەر شتێک لە کاتی خۆی و لە جێگە و مەکانی خۆیان ئەنجام بدرێەوە کەڵەکە نەکرێت زۆر بە ئاسانی جێبەجێ کرێت تەنانەت ئیشێکی ڕۆژانەی سادە و ساکاریش ڕاستە ئەگەر کەڵەکە بکرێ بێگومان ناتوانن بە ئاسانی جێبەجێ بکەن. بەڕاستی ئێمەش یەکێک لە شتەکان کە خەممانە ئەوەیە کە ئەم هەموو کاڵەکەیە لە پایشی لە 2007 بۆ 2010 سەکەمەکان کە قانونیان مافی خۆمانە هەموو ساڵێکدا بمەزرێنەوە ئەگەر ئەمان ساڵ بە ساڵ بینیان لەو بکردێت و ئەم سەکەمانیان دا بمەزراندا یەک تووشی ئەم دەدەست سەر ئێشەیە بوونە نە 9,000 بۆ 12,000 عایلێشان تووشی دڵڕاوشی و بێتاقەتیا کرد بەڕاستی 12 عایلە ئێستا لە حاڵەتێکی قەلەقی و ناخۆشی زۆربەی زۆر خەریکە تووشی نەفسیە بێ ئەگەر ئەمانە بینیان لەوە بکردایەتەوە ساڵ بە ساڵ دا بمەزرانایە ئێستا دەرچوێکی 2024 بانی وا قسەی ناکرد بڵێ خواکایەوە دامەزرێنێت اینجا ئێمە ڕاست کاکزانە لە سەڵاتدارانی هەرێم بەگشتی و وەزارەتی خوێندنی باڵا پەروەردە و پلاندانان پێت وانە پلانێک پرۆژەیەک بەرنمەیەکی گونجاویان هەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم بێکاریە ئەم قەیرانەی گەنجان ئەم دانەمەزرانایی کە ئێستا ئێوە و هەزارای وەکو ئێوەی تێکەوتوە بەڕاستی هەموو لە هەموو شوێنێک و لە هەموو دنیاە کە شوێنێک گەڵی موەستەسە وەزارەت بێگومان ئەبێ پلانێکی جدی هەبێ پلانێکی تایبەتی هەبێ و کەسی شیا و لە شوێنان بتوانێت پلانانە جێبەجێکە ئەگەر وانە پلانێکی واندا بڕشتایە لە 2007 بۆ 2010 پلان بە پلان وەزبە بۆ جێبەجێیان کردا ئێستا هەموو ئەمە قسەمان بەڕاستی لەسەر دەرچوو یەکەمەکان ناکرد ئێستا ئێمە قسەمان لەسەر وەکو دەرچوویەکی یەکەمەکان کە تاعینە بووین و دا ئەمەزران بە هەمیشەی ئێمە هەوڵ و قسەمان بۆ جدی بوو بۆ ئەو هەموو دەرچووە دانەمەزراوی زانکۆ پەیمانگاکان ئەگەر داژ نەمەزرێنەوە لە زانکۆکان ئەگەر داژ نەمەزرێنەوە لە کاتی حکومی ئەبووە ئێمە ئێستا پلانی ئەوماندا بڕشتایە بە هەر هەموو ئەوانەی کە دەرچووی زانکۆکان و ئەوانەی کە لە ناو زانکۆکان بە مامۆستای ئەوانەی ماستەر و پرۆفیسۆریشن دکتۆریان هەیە بۆیە ئێستا ئیشمان لەسەرەوە کردای ئەوان لە کەرتی تایبەتادا بمەزرانایە ئیشی تایبەتیان بۆ جێبەجێ بکرایە نەکو ئەوەی کە ئێستا ئێمە خەمی ئەومانە یەکەمەکاندا بمەزرێنەوە کە یەکەمەکانیش نازان بێ پلانیە هەستەکەم مەبەستە بە مەبەست نایەنەوە ئیمشە بکەن ئەگەر مەبەستیان هەبێ زۆر ئاسانەکرێ سیرکە لە ماوەی پێش هەڵبژاردن لە ماوەی 2 هەفتە بۆ 3 هەفتە هەموو کارەکانی گرێبەستی وانەبێژی خوێندنی باڵا ڕایکرا ئێمە 5 مانگە بایۆمەتریمان پێکراوە ئەڵێ وەرە بۆ بایۆمەتری ماقولێتی دیانی ئەم شتە زۆر ناڕواایە بە ئەمری وزاری بۆ دێڵە وەرە بۆ بایۆمەتریم پێکراوە پاکتاوکراوە 9,000 ماماوێنێتەوە ئێستا دوور نزیک گەڵن وڵاوەیەوە بایۆمەتری نەبووە ئەی ئەمە مەتەڵە ئەمە چییە یانی ڕاست یعنی کاک زانا بەڕاستی کار گەشتۆتە ئەوەی ئەوە تا یەکەم و دووەم و سێمەکانیش هاواری دامەزراندنەکەن ینی بەڕاستی ئەمە لە کوێی دنیاە جێگەیە بێتەوە یا لە کوێی دنیاە هاوشێوەی هەرێمی کوردستان وڵی باوەڕ ناکەم لە هیچ نەخشەیەکی دنیا من ئەگەر بۆی بگەڕین هیچ شوێنێکی دنیا وەکو کوردستان بێ بە تایبەتی بۆ کەیسی یەکەمەکان بەڕاستی شتەکە لەوە دەرچووە کە من بچم مقارنەیەکەم بە شوێنێکی تر ئەو نەعادالەتی و نادەپەروەری لەم بابەتی کەیسی یەکەمەکانە هەیە بۆی ئەم شتە ڕوون بێ لەلایەن هەموو بینەران و هەموو تاکێکی گەلی کورد ئێمە کە لێرین ئەڵێن وانە بێژەکان مافیان نییە لە شوێنی ئێمە دامەزرێن قسەکەی ئێمە لەوەیە ئەڵێن ئەوەی ئێمە قانونیە ئێمە قانونیان ئەبێ سەیەکەمەکان دامەزرێن بەپی یاسای هەیە تۆ ئەبێ سەیەکەمەکان دامەزرێنی تۆ دواتر ئەگەر شوێن هەبوو وانە بێژەکان ئەوانەی کە خزمەتیان کردو بەڵێ کەسانی شایستەمان هەیە 10 ساڵە خزمەتەکە
هەر بە پرێپارێکی کەم بڵێ ئەو بەگرێ بەستی هەمیشەی بەڵام تۆ جارێ یەکەمەکان دابنێ ئەنجا ئەوان بێنەرە پێشەوە ئێستا لێرە بەعکس بۆ تۆ نازانم هەستەکەم ئەمان دایمە لەم دی و بەعکس و ئیشەکە نازانم هەستەکەم مەسەلەکە چیە تێناگەین لەوە تقریبا لەم ئاخیرجارەشا تێگەشتین بۆچی وایە خۆمان بەبێ فکری خۆمان بکەین خۆمان تێگەشتین کە بۆچی ئەمان لە پێشە شتێکی ئەوەی کە فەرزە نایکەن هانا بۆ سونەتەکە بن ئەگەر تۆ لە پێشە فەرزەکە جێبەجێ بکەی ئەگەر توانیت ئەنجا سونەتەکە بکە ئەمان جارێ چون سونەتەکەیان کردو فەرزەکان واز لێناوە ئەمەشمان بۆ ڕوون بۆ تۆ بۆچی ئەمەیان کردو لەبەر ئەوەی کەیسەکەی ئێمە تەواو قانونیە هەر بەشێک هەر ساڵێک بۆ هەر بەشێک سەیەکەمی خۆی هەیە یەکەم و دووەم و سێم قانونیان یەکەم و دووەم و سێم بۆیان هێ تاعین ببنەوە ئەگەر خۆی نەیە بیکە ئەمە شتێکی ترم سەیەکەمە بەڵام چوارەم ناتوانێت تاعین بێ مەجالی تیان نیە بەواسطە چوارەم خرێتە شوێنی سێم مەجالی تیان نیە خزم و خزمێنەی تیان نیە مەجالی تیان نیە ئەم بەرپرس ئەو بەرپرس خزمی خۆی بخاتە شوێنی سەیەکەمەکە بەڵام کەیسەکەی ئەمانیان سونەتەکان بووە جێبەجێ کردووە لەبەری مەجالی تایە خزمی خۆی کەسی خۆی ناسیاوی خۆی وەکو ئەوەی ئەمەژت بۆ کرد چەندێک ماونەتەوە لەو سەیەکەمە ئێستا لە هەرێمی کوردستان خۆی 12286 کەس بوو بەڵێ ئێستا بە حسابی خۆیان کەمە پاکتا کراوانی کە بە حساب یان کۆچی دوایی کردووە یان گەشتی دەروی وڵاتی کردووان هیانن لە ماوەی چەند ساڵە تاین بۆ ئەوش چۆن تاین بۆ چۆتە سلکێک کە ئەسڵ پەیوەندی بە یشەکەی خۆینی ئەمانە جیا کراونەتەوە تقریبا 9000ێکی ماوەتەوە ئەم 9000ش 2000 دیسانەوە کۆمەڵێک کەسی تری تایە جێ ناکۆکەکانی کوردستانن ئەم کۆمەڵە جێ ناکۆکەش هەنێکیان کە لە حکوومەتی عێراقیەوە فۆرمیان پڕکردەوە وەکو یەکەمەکان بۆیان هەبوو بچن دامەزرانتن بکەن وەکو هەموو شوێنەکانی تر ئەمانش بەشێکی دیسانەوانش بەشێکیان ناویان هاتوۆتەوە چون مباشەریان کردووە خۆمان ئاگادارین ئەمەش دیسانەوە 2000 ڕێژەکەی کەم بۆتەوە یانی سە بیانیوەیان نەما ئەم 2000 ژوورە و دەکەم بۆتەوە کەسمان هەیە لەوێ ناوی هاتوۆتەوە پێی خۆشە لە هەرێمی کوردستان خزمەت کە حەز ناکە بچێتە ئەولا چاوەڕێ ئەکا یعنی بێنە بەرچاوی خۆ ئەوەی ئەوێ ناکە ئیلغای کردوێتە چاوەڕێ ئێرەژەکە ئەمەش نەبێ هەردووکی ڕێی ئەستا بینەرانی خۆشەویست ئێوەشدا توانن لە لایڤی تۆری کۆمەڵاتی فەیسبوک هەر سەرنج و تێبینێکتان هەبێ خوێندکەرانی خۆشەویست سێکەمەکانی زانکۆ پەیمانگەکانی هەرێمی کوردستان بە ئێمەی بڵێن ئێمەش لێرەوە لە کۆمنتی خوێنینەوە لەگەڵ کاکزانە گفتوگۆیەکەین کاکزانە باسێکمە دۆخی خوێندکاران بۆ بکە لە زانکۆ پەیمانگەکانی هەرێمی کوردستانە بەگشتی بەڕاستی دۆخی خوێندکاران لە ئێستاەوە خۆمان ئاگادارین دۆخی خوێندکاران ساڵ بۆ ساڵ خراپترە بێ ساڵ بە ساڵ ئەوان کێشەی دەرماڵیانە بێ ساڵ بە ساڵ کێشەی خزمەتگوزاری و داخلیانە بێ یعنی هەر تەنها یەک دیو نییە دیوی زۆر زۆرە ینی بەداخەوەم کە باسی هەموو دیوەکانەکەین لە دەرم باسی دەرەماڵەوە کرد لە دەرەماڵەوە دەست پێکەین من 4 ساڵی زانکۆم تاوا کرد لە مەرحەلە دووە 3 مانگ دەرەماڵە وەرگرت سەرڕای ئەو خۆپشاندانە گەورەیشی لە بەشێکی زۆر لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ئەنجامدرا تەنان ئەو مافێکی سەرەتایی زۆرێک لە خوێندکارانە کە زەوت کراوە سەرڕای مافەکانی تر بەداخەوە کە ماڵی من هیوادارم ئەم حەقا ئیتر بێتەوە شوێنی خۆی تۆزێ بخۆیانە بچنەوە دەرماڵەیەک کە بڕێکی زۆر زۆر کەمە گوناحیانی تۆ دەرماڵەیەکی خوێندکارێک کە ڕەنگە هیچ واریاتێکی نەبێ هیچ پارێکی بەدەستەوە نەبێت 4 ساڵی ڕێک ئەخوێنێەوە شەو خوێنیەکە تۆ دەرماڵێکت بۆ داناوە بە یاسایی دەرماڵەکەی بەرێ ئەگەر نایەیتە یەک جابڵە منتە دەرماڵ نایە بەس کە دەرماڵەکەیتی پارێکی بۆ کێشە ساڵانە ڕاستەیانی تەنانە دەوانشی بە پارالێل لە بەشەکان وەرگیراون ئەوانە هەر لیان زەوت کراوە ئەسڵن بۆیان نییە دەرەماڵەوە خۆی باسی پارالێلشەکرد بەڕاستی ئەوە داهاتێکی هێزگار زۆری خوێندنی باڵا ئەم پارێ دیسان و چێ بۆ کێ سەرفە بێ ئەوانەوە خۆیان راپۆر بڵاوکەنەوەکەم داهاتە بۆچی سەرفەکەن بەڵام خۆی لە ڕاستیە ئەو بابەتی پارالێلش لە حکوومەتی عێراقیە هەر خۆی ناقانونیە هیچ شوێنێکی حکومی نابێ پارێتی پێ وایە ئەم داهاتە بەرەوکوێڕوە لە کاتێکدا بوو لە خزمەتی خوێندکاران و زانکۆکانی هەرێمی کوردستانە سەرف کرا بەڕاستی من ئەگەر ئیستا بمزانیایە بۆکوێچێ بە یەوەش موت و بە هەموو خەڵکیشمەوە بۆ بچلیان وەرگرنەوە بەڕاستی کەس نازانێت بۆکوێچێ و ژێربەژێر کەس نازانم داهاتانە چی لێ بەداخ بارودۆخی زانکۆکان لە ناو بەشەکان و ئەو هۆڵەکانی خوێندن چۆنە و ئاستی مامۆستایان وەک خۆت ئاماژەت پێکرد لە سەرەتاوە چۆنە و خوێندکارەکان تا چەند ڕازین و تا چەندێک بە ئەکادیمیانە و زانستیانە لە زانکۆکانی هەرێمی کوردستانە خوێندنە خوێنرێ چکە من ئەتوانم هەنێک لێ و گازندەی هەنێک خوێندکار بگەێنم کە مامۆستایەکی زانکۆیە و هاتۆتە هۆڵی خوێندنەوە محازەرە پێشکەشەکە و
يعني مۆبایلەکەی بەدەستەوەی کە شتەکە خوێنێتەوە، ینی زانیاریەکە تەنها ئەوەیە کە لە مۆبایلەکەی هاتی تەنانەت وەرگێڕانی بۆ کردو ئەوەیە کە بە تەلەبەکەیە لە تەلەبەکەی لە هیچ شتێک تێناگە ئەوەشی کە هێناوێتی وەکو خۆیڵە وەکو تەلەبەکانەڵێن هی خۆی نییە، ئەین لە شوێنێکی ترەوە وەری کردو، ینی بەڕاستی منیش ئەگەر ئێستا سەرداخەم و پرسیارەکە بۆ تۆ بخوێنمەوە سێری بەڕێز نەکەم لە پرسیارەکەی من تێناگەێ ڕەنگە هەر نەتوانی وەڵامێکیشم بێتەوە ڕەنگە هەر نشمێ وەڵامە بم ڕاست بەڵام عفو وڵی خۆی نابێ هەموو شتێ زەڕبی سفرکەین بەڵام بەڵێ کەم و کوڕی هەیە لە ئاستی زانستی مامۆساکان کەم و کوڕی هەیە لە ئاستی خزمەتگوزاری ناو بەشەکان و هۆڵەکانی خوێندن چونکە جاری وا هەبووە نەگەرمی ئیشی کردووە لە زستانە نەساردی ئیشی کردووە بێنە بەرچاوی خۆتە لە بەیەک شوێنێکی ساردا سەرمایەتی گەرمی ئیش ناکە تۆ زانستێکی تێ بێت چاوەڕێکی لەکەم زانستە چۆنەگرەوە وەکوی باسی کرد بڵێ هەچەند سواز بخوا من وەکو پێهاڵدان نەبێ منەوە چەند ساڵێکە دەرزم خوێنە کۆمەڵی مامۆستای باش کە ئەیمێک و زانستێکی زۆر باشم لێگرتن سوپاسیانەکەم کە کۆمەڵە شتیان فێر کردوم بەڕاستی من ژەمەوێ لەسەر ڕێڕێوی ئەوان بڕۆم و وەکو ئەوان بۆ پلێ ئەوانە بڕۆم و دەرز بڵم بەڵام بەڕاستی قسەکەی بەڕازیش لە کۆمەڵی مامۆستای تایە خۆشم بەریان کەوتم کۆمەڵی مامۆستای تایە نەک ئاستی زانستی نییە ئەسڵ ئاستی ئەو خوێنێشکی بەدەستێناوە ئاستەکەی ئەوە بەرزنیانی تۆ گە مناقەشەیەکی زانستی و جدید لەگەڵا بکردایە ڕەنگە بیکتەیەتە دەرەوە ڕەنگە بیتە جارە کاتی ئەو باز ناکەین و دەرزمانی لەبەر خۆمان نزانین چۆنە خۆی ئەگەر حکومت خوێندنی باڵا پلانێکی باشی هەبێ ئەمە بەبەستی سێکەمەکان بەجددی وەربگرێ ئەم ئەگەر سەرنج بێ پێشتر کە سێکەمەکان تاعینە بوونەوە منافەسەیەکی زۆر دارپەروەرانە هەبوو لە بینی سێکەمەکان ڕاست پێشتر عشر ئەوائیلیش بوو بەڵام ئێستا بۆتەوە سێکەم حوتیان لێ کردوێتەوە ڕاست بەڵام ئەم سێکەمەکەش ئەگەر دقت بێ ینی منافەسێکی باشە بوو لە بینیانە چاوەڕێی ئەوەت نەئەکرد بۆ نمونە تۆ بەس تەنها بێ ئیسراحەبچی یەکەم بی ئەم ململانەیە و ئەم منافەسەیە جوانە وای لێکە تەلەبێکی هێزگار زۆر بکەوێتە خۆی زیرەک بێ بەردەوام بێ لە هەوڵ و تۆیکەوشان بەڵام میسەکە ئەم وەزعا بینی هەستەکەم زۆربەی خڵک لە یەکەمی سار بۆتەوە ئەم منافەسە باشش نامێنێت کە ئەمەش نەما ئاستی زانکۆکان داوابەزێ جارێتر ئاستی خوێنکارەکان داوابەزێ لەگەڵیشە کێشە ڕئیسیەکە ئەوەیە ئەگەر ئاستی خوێنکار دابەزێ و ئاستی خوێنکار بگاتەوەی ئیتر خۆی هیلاک نەکە ئاستی مامۆستاکانی و تریش دابەزێ بەڵام ئەگەر ئەم منافەسە جوانە بەردەوام بێ و هەموو ساڵی سێکەمەکانی هەموو بەشەکان دڵنیا بن کە دامەزرێن ئەم منافەسەیە بەهێزترێ بێ بەپێی بەرەوپێشوونی هەموو کاتێک لە دنیاە کە ساڵ بە ساڵ پێشەکەوی مامۆستاکە بەقەدر خوێنکارەکە بێ عیلمەکەی هەموو ساڵە زیاد بکە کە ئەمە هەبوو ئەو کاتە مامۆستای باش خوێندنی باش کەسی باش پرۆژەی باش بەڵام کە ئەمە نەبوو هەموو شتێک هەموو شتێک بەڕاستی ئەوە تەنها ئەو بێهیوایە تەنها لەلایەن یەکەمەکانەوە دروست نەبوو بەڵکو سەرجەم خوێندکارانی بەشەکان وە زانکۆکان ئەتوان بڵم بەشێکی زۆریان نەک هەر هەمویان ئەڵێن خۆیمە هەردا نامەزرێن و هیچ هەلێکی کار نییە لە هەرێمی کوردستانەیە من بۆ خۆم هیلاکەم پاڵێمە و لە ڕۆژی امتحانە سایەگەکەم و گوێ بە مامۆستاکەم ناگرم تەلەبە هەیە لە هەفتەیەکە 4 ڕۆژ دەوامی هەیە 2 ڕۆژە چێ بۆ زانکۆ 2 محازەرە خوێنێ ڕاستە زانیارێکی کەم وەرەگرێ بەڵام لە لایەکی تیکەشەوە توانین بڵێن ئەمان حەقیانە یعنی بێهیوا بوون لە تەواوی هەرێمی کوردستان هەیە لە مەرحەلەیەگە خوێنە لە مەرحەلە 2 وازێنێ هیچ ئیش و کارێکی نییە و بۆی هەڵناسوڕێ لە شارێکی دوورەوەیەتە یەکێک لە زانکۆکانی دیکەی هەرێمی کوردستان بخوێنێ بارودۆخی دارایی ماڵەوەیان باش نییە ئەمانە هەمووی تەواوە بەڵام بۆی ئێمە هەموو شتێک لە یەک دیوە نەبینین ئەم قسانی تۆ هەر هەمووی تەواو بیزەبەت خوێنکارەکەوێت حاڵەتێکی نائومێدی بێهیواییەوە کە بەڕاستی بەداخەوە بەڵام کە من قەرار ما بخوێنم کە قەرار ما بچمە زانکۆ بێ چاوەڕێ هەموو ئەم پێشاتانە بکەم ئەبێ لەگەڵ یا بڕۆم و ئەبێ هەوڵی خۆشم بم چونکە من بڕیار ما بخوێنم ئەگەر ئەچمە ناو زانکۆ بڕیار ماوە یەکەم بم و لە یەکەمەکان بم ئەمە ئیشی جددیەوێ ئەوەشی کە ناوێتەکەم بێ بێزەبێت ئەبێ هەوڵێکی کەمتر ئەیا لە من بەڵام دوایی بادی ئەم هەوڵەکەمە ئەیا لە من نەچێتە شوێنی من یانە قسەکەی ئێمەش لەمێ بەڵام ئەکرێت ئەم کەسانە بەڵێ حەقی خۆیانە پسپۆڕێکیان هەیە لە بوارێکە ئەبێ ئەم پسپۆڕێ لەم بوارەیە بڵێ کە بۆی خوێندوێتی بەم پسپۆڕی خۆی خزمەتکار لە کەرتی تایبەتیش کەرتی حکومینە ڕاستەوە تەنها حەقی یەکەم و دووەم و سێم نیە حەقی تەواوی ئەو خوێندکارانەیە کە خوێندن تەواوکەن و شەهادەی دبلۆم و بۆ کالێرۆس بەدەستێنن لە ڕاستیە حەقی هەمویانە کە دابمەزرێن هەر هەمویانە بەڵام ئەوەی کە ئێمە ئاگاداربین یاسایەک هەیە لە ناو وەزارەتی خوێندنی باڵا و کە وەزیری خوێندنی باڵا و ئەنجومەنی وەزیرانی عێراق هەرێم عەفوو ولا عێراقیش بە هەمان شێوە
شەوەیە سەیەکەمەکان بە قانون مافیان هەیە کە دامەزرێنەوە لەسەر و ئەوانی تریش مافیان هەیە دامەزرێنەوە بەڵام سەیەکەمەکان مافیان هەیە لە خوێندنی باڵا و زانکۆی لە ناو زانکۆکانە بنەوە بە معید ئەمانی تریش بەڵێ مافی خۆیانە کە لە شوێنەکانی تر بە پێی پاسپۆڕەکانی خۆیان تاعین ببنەوە مەجاڵیتیانی ئەمە ئەتۆ کە خوێنیانەوە تا بێ عاز بێت یەک جار یاسایەک دەربکەی کە بەداخ ئیشەڵاشتی وان نابێ چکە تۆ تا ئیسە هەر یاسایانەت هەر وەکو خۆیەتی سەیەکەمەکان دەستنە زانکۆ ئەوانی تریژە بێ بە پێی پاسپۆڕی خۆیان بەڕاستی ویستیان نییە ئەینا ئەگەر ویستیان هەبێ هەموو ئەم کەسانی کە تازە دەرەچن لە زانکۆ زۆرمان پێویستە بۆ باشە بۆچی دەسەڵاتدارانی هەرێم بەم شێوەیە مامەڵە لەگەڵ هاوڵاتیان و نەوەی ئایندەی ئەم وڵاتی خۆیاکە وڵی جا خۆی تۆزێ ئەوە پرسیارێک ئێمەش بەردەوام هەموو تاکێکی کورد ئەم پرسیاری هەیە بەوانەیەشی کە بە دەنگیان ناوە بە هەردوو دەسەڵاتدارەکە خۆشیان بەردەوام پرسیاران هەیە نەیە تێناگەین ئێمانە بۆچی واکەن بۆچی ئەم خەڵکە پراوێزەخەن تۆ کەسێک کە زانستێکی پێی هەیە بۆ ئیشی پێناکە زانین کێشە گەورەکە لە چیە ئەمان بەڕاستی ئێمە گەشتێتە قەنەعاتێ هەستەکەین چینی خوێنەواریان ناوێت هەستەکەین چەند سلکێکی تایبەتیانێ وەک چی من ناتوانم لێرە ناسیەکان بێنم بەڵام هەرەوەنە کە پێت بڵێم بۆی هەموو بینەران تێ بگاوازام کە هەرەوەنەوتم ناتوانین بڵخوایان نەزانم چێڵم کەس هەبووە بۆ نمونە بۆچی بۆمان تاعینات کاڵن تاعینات نییە کەس هەیە لە ئەلفۆ چۆتە بە لەلایەنێکی سیاسی ئەلفۆ چۆتە لایەنێکی بە سە کەسیان متعین کردو بۆ بە پێچوانێشەوە لەبەرەوەی چۆتە ئەولا بەڵام بۆ چینی خوێنەوارەکە نییە بۆ پاراستنی پێگەی شەخسی و هەندێک جار حیزبی هەزارەها گەنجی خێر لە خۆنەدیوی ئەم وڵاتە پرچەکراوە لەسەر داهاتی ئەم وڵاتە موچەوەرەگرێ و هەزارەها گەنجی دیکەی ئەم وڵاتەش کە پرزانستە خوێنەوارێکی زۆر باشە و ناتوانم یانی نازانم چۆن باسی بکەم یعنی ئەوە قسە هەڵەگرێ کە ئەڵێ خوێندەواری تر بە مانای کەلیمە خوێندەوار لە هەموو ڕوەکانەوە بەڵام ئەوە تا لە ماڵەوەی و لە 2007 دانەمەزراوە ئەمە بۆچی بۆچێکێشی با ئێمە تەنها هەر ڕێم پێ بێ بۆی بازارانم قسەی بکەم بۆی من هەر تەنها قسەکەم لەسەر هەردوو حیزبی دەسەڵات نەبێت کە پشتی شەریان بەرەکەوێت دیقەت بە لە 2007 تا 18 و 23-24 هاتە سەر ڕاست و ئەوەی نەماوە 24-25 بێتە سەر بەداخەوە وەژمەکان زۆر بوون هەر بەجددی پرسیارێک لە من بۆ ئەم پرسیارە لە هەموو تاکێکم خەڵکی هەموو گەلی کوردەکەم بەڕاستی لە 2007 بۆ 18 ئەم هەموو دەرچوویەکە مەسیەکەمەکان کەس خۆیان ناکا بە ساحێبی بە دوو دەسەڵات و بە هەموو ئۆفسیۆنەکانی شەوەکەی تر بە بێجی ئازیم قسەیەکەم هەر هەمویان کیان ئیشی کرد لەسەرم کەیسانە زۆربەی زۆریان پێش هەڵبژاردن تەلەفۆنە بۆکرد بەسەر چاو ئێمە لە ئەنجومەنی عێراقشتان بکەین بەسەر چاو ئەیکەی تۆ ساڵێکە لەکوێی لە 2007 بۆ 18 لە چۆن ڕاستە دوور و نزیک کۆمەڵێکیانیشیان کردووە هەم لە ئەندام پەرلەمانەکانی ئێوە و هەر لە ئەوانی تر ئۆپسیۆنەکانی تر تاکتاکیشیان کردووە بەڵام من ئیشم بە تاکتاکەکە ناڕوا ئیشم بە دەستە جەمعیە ڕوا چونکە ئەگەر ئەم کەیسە نەچێتە شوێنی خۆی ئەمە کەیسێکی قانونیە ئەگەر ئەم کەیسە قانونە جێی خۆی نەگرێ و دانەمەزرێنەوە ئەبێ کەیسەکانی تر هەبێ هەر چاوەڕێکەین دوو ڕۆژی تر ئاوا بۆنە بڵێن بەرپرسێکی یەکێ لە زانکۆکانی شاری هەرێمی کوردستانێکی لە زانکۆکانی هەرێمی کوردستان کە نامێ نایبێنم بۆ نمونە 45-50 کەسی عایلەی خۆی بەتەنیا لەگەڵ خۆی تاعین کردووە ئەبێ هەر چاوەڕێمە بکەین ئەگەر هەموو بە ئۆپسیۆنەکانیشەوە ئەگەر ئەمان نەکەن ئەم کەیسە نەچەنە شوێنی خۆی چکات تۆ ئەبێ کەیسێکی قانونی بخەیتە شوێنی خۆی ڕاستە قەیسێکی قانونی ئیش لەسەر خستە شوێنی خۆی ئەوانەی تر ئاسانەکرێ ئاسانیش گەندەڵەکانی لێ دەرەکرێ بەڵێ کاک زانە ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێت ئەم بارودۆخە هیچ بەهایەک بۆ خوێندن و بڕوان ئەمە لە هەرێمی کوردستان نامێنێتەوە وەڵای خۆی بەداخەوەی سەخت تەقریباً وای لێ هاتووە هیچ بەهایەکیان بۆ خوێندن نێشتوتەوە هیچ بەهایەکیان بۆ ئاستە بەرزەکان نێشتوتەوە ماقولێتی دیان ئەگە بەهای هەبوایە شۆفێر و ڕۆژنامەنووس و کۆمەڵێک کەسیان ناکرد بەوانە بێژ لە زانکۆکانە بەگرێ بەست ئەگە بەهای هەبوایە ئەوە حورمەتی زانکۆ و پەیمانگەکانی ئەمگرتە بەڕاستی ئەمە یەکێک لە ئەم ڕۆژەر باسم کرد و لێرش بێوەیە ئەڵم یەکێک لە نوکتەکانی کە بەڕاستی مەساتە نوکتەکانی 2024 کەسێک دوبلۆمی هەیە کراوە بەگرێ بەس لە ناو زانکۆیان دەرز بە بەکار لە ڕۆژ بڵێ ئەمە نەک نوکتەیە ئەمە کفری زانستی شەکە لە خوێندنی باڵاکرا باش کاکزانە لە ئێستایان نوێترین زانیاری دەربارەی دامەزرانەکانی ئێوە بەرەو کوێ گەشتووە و چ شتێکی نوێتان پێوتراوە پێش بەرنامەکە ئاماژەت بۆ کرد کە چەند ڕۆژێک بەر لە هەڵبژاردنەکان بڕیاری
جۆرە جۆرتان پێدراوە بەڵێن جۆرە جۆرتان پێدراوە ئەوەی کە ئاگادارین بەپێی ئەو قسانەی کە بەرپرسە باڵەکان کردوانە هەرچەند ئێمە سێکەمەکان گەشتن تۆ قەناعەتی تەواو باوەڕمان بە کتابیش نەماوە لەبەرەوەی ئەم کتابە کە من دەریەکە بەرپرسێک یان کەسێکی وەزیرش کە دەرێکە ئەم کتابە بۆ تۆ پیشانتیا بە ئیمزای خۆیان ئیمزای سەرۆکی ئەم وڵاتیشەوە هەر هەمان کتاب بتوانێت دوو ڕۆژ دوای ئێوە بێەوەی تۆی ببینی ئەم لێ دەرکا و کتابەی غا بکاتەوە ئەین باوەڕ کتاب نەوان باوەڕمان بە قسەیەکی جددی حقیقی و سەقفی زەمانیەکە خۆیان کەن بە صاحبی قەزیەکە نەک هەر بە کتاب و کتابکاری یعنی ماقولیتیانە تۆ پێنج مانگ بایەمەتریت کردووە کتاب و کتابکاری وڵی ئێمە خۆمان کەسی شارەزامان لە دەرچۆسیەکەمەکان بیان دەستی بە هەفتەی متەڵاکە ئەگەر مەبەستیان بێ ئەوەی کە پێیانتوین بە حساب لە ئەنجومەنی ڕاژەی هەرێمی کوردستانەوە هەموو شتێ تاڵ بۆ ئیمزای پێوە و تازە بە تازە بە شوێنەی بووە ڕۆندەستیان قسۆتە بنگوێن ئەڵێ نازانم ئەیانێ بخەون یان ئیشەکە بۆ ئێمە بکەن ئەیانەوەی کتابێ بکەن ئێستا داوایان کردووە داوایان لە وەزیری تەیفسامی وەزیری دارایی ڕاکردووە کە یەکتر بینینێک ڕووبا بۆ چارەسەرکردنی ئەم کێشانەیە بە زەمانێش هیچی زەمانین هیچی ئەوە نییە کە ئێمە قەناعەتمان پێ بێ ئەوە دەکەش ڕۆی هیچ زەمانێک نییە لەوێ کە بڵێ من هەمیان دامەزرێنم هیچ زەمانێک نییە بڵێ من ئەم ساڵە توانم بیکەم یعنی ئەگەر بڕیارەکە بچێتە بواری جێبەجێکردنەوە هیچ هیوایەک هەیە بۆ ئەو دەرچوانەی ئەم ساڵ خریجی 2023 بۆ 24 پێم وابێت لە کۆنگرە ڕۆژنامەوانێکی ئەمڕۆدا ئەمە ژشتان بە شتێکی وا کرد بەڵێ ئێمە وەکو نوێنەران وەکو خۆم وەکو نوێنەرێکە لە سلێمانیم هەرگیز بە تەنیا ئیشمان بۆ یەک وەزبێ نەکردووە بە ڕازیش نین هیچ نوێنەرێک بە تەنیا ئیش بۆ یەک وەزبێ بکە و دڵنیاشم هیچێک لە نوێنەرەکان لە هەموو شارۆچکەکان بە تەنیا ئیش بۆ یەک وەزبە ناکەن بەڵێ ئێمە کتابەکانمان و ئایمەیە داشتەکانمان تا پێش هەڵبژاردنیش ئاخر خۆپشاردانی پێش هەڵبژاردنیش هەر 22 بوو بەڵام کە ئەوانیش تەخەڕوزیان کرد و ئەوانیش هاتنەوە سەر وەزبەکان ئێستا ئێمە ئیشیشمان بۆ ئەوان کردووە کە بەڕاستی ئەوانیش مافی خۆیانە ئەبێ هەموو وەزبەکان بکرێت زۆر ئاسانیش دەتوانێت بیکە نەزانی بۆ 9000 دەرچوومان هەیە بێجگەمەی کەم ساڵ تەخەڕوزیان کردووە پیرۆزیان بێ ئینشەڵڵا ئەوانیش بەوانێشی کە یەکەمەکان ئیشی خۆیان دەسێکی و دامەزرێن 8 ملیار تقریبا 8 ملیاری پێویستە مانگانە 8 ملیار دینار بۆ کەیسێکی قانونی و بۆ چینێکی کە بەرزترین ئاستی خوێندنی وڵاتەکەتە 8 ملیار بۆ تێشی مانگانە هیچ نیە لە پێوانێ بتوانێت لە سەرداهاتی ناوخۆ چۆن ناتوانن ئێمەش کێشەکەمانە ئەڵێن ئێمە هەر ئەسڵەن پێویستمانەوە نیە بچینە سەر عێراق کاکە ئێوە ئەگەر ڕاستەکەن لەگەڵ یەکەمەکانە ئێستا ڕووی دەمم لە هەموو بەرپرسەکانی کەوانەی ئێستا بەرپرسن ناو حکومەتی کاربڕێکردن لەبەرەوەی هەڵبژاردن تاوا بووە بەڵام ئەتوانن قەرار دەربکەن ئەگەر مەبەستیان بێ لەسەر داهاتی ناوخۆ توانن بیکەن 8 ملیار دینار غەڵەت نەبم پارەی چاو ناخواردنی مانگێکی بەڵام مانگێکی چی هەفتەیەکی ناخواردنی چەند سلکێک باش ئەگەر بەم شێوەی بەردەوام بن و هیچ وەڵامێکتان نەدەنەوە هەڵوێستی نوێتان چێبێت جگە لە کۆنگرە و خۆپشاندان و ناڕەزایەتیەکە سپاس بۆ پرسیارە ئێمە ئەم هەفتەیە هەوڵێن لە زۆربەی شارەکان کۆنگرە بکەین شار بە شار و سپاس بەخوا بەیانیش هاوڕێیانمان لە هەولێر لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا کاتژمێردا کۆنگرەی ڕۆژناوەی گربوونەوەیان ئەبێ لەسەر هەردوو ئەم تەوەری ئەمڕۆکە هەمان بۆ یادداشتی سێیەکەمەکانە خوێندنەوە و لە دوای ئەم کۆنگرانەکە کردومانە چاوەڕێی جوابی چەند بەرپرسێکی ئەگەر جوابمانێن و بێگومان هەڵوێستمانە بێ و هەڵوێستی کۆنگرێتر و بابەتی قورستریشمان دەبێ ڕەنگە بگاتە مانگرتنیش دەستخۆش کاکزانام حەمەد سپاس ئەمڕۆ میوانی ڕایەڵە بووی سپاس بۆ ئێوەش سپاس بۆ ئەو میوانداریەتان دەستی ئەوە سپاس ڕایەڵم پێشکەشکردن هەرشاد